2 ساڵ بوو چاوەڕوان بوون تا بەیەکەوە فەریزەی حەج بەجێ بگێنن، بەڵام چەند مانگێک بەر لە ئێستا هاوسەرەکەی گیان لە دەست دەدات و ناچارە ئێستا بەتەنها بۆ ئەم سەفەرە عیرفانیە بڕوات. بەشێکی فرمێسکی خۆشیە و بەشێکیشی فرمێسکی دابڕان، چونکە 2 ساڵ بەر لە ئێستا لەگەڵ هاوسەرەکەی بەیەکەوە ناویان بۆ بەجێگیانی فەریزەی حەج هاتۆتەوە. 2009 ناومان دەرچوو، خۆمان ینی ناومان گەڕابەوە، بەس لەبەر کۆرۆنای نەمانتوانی بچین. ئەم ساڵیشەوە قسمەتمان بوو، بەڵام بەداخەوە پیاوەکەم لەگەڵم نییە، پیاوەکەم وەفاتی کرد. نەیتوانی بێت، دەمانگیەکە تەقریبەن نەماوە. لە سلێمانی یەکەم کاروان بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج بەڕێکەوت. بۆ ئەم ساڵ 845 زیارەتکار لە سنووری سلێمانی فەریزەی حەج ئەنجام دەدەن و لە ڕێگەی هێڵی ئاسمانی عێراقەوە یەکەم کاروان لە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانیەوە کە پێکهاتوون لە 141 زیارەتکار بەرەو جەددە بەڕێ دەکەون. بەداخەوە لەبەر ئەو ڕێو شوێنانەی کە وڵاتی سعودیە ڕێوشێنی تازەی گرتە بەر بڕیاری تازەی هەبوو بەکەمکردنەوەی ڕێژەکەی ئێمە بووە لە 140. ئێمە گرفتی زۆرمان بۆ دروست بوو، بەڵام الحەمدوللا هەرچۆنێ بوو تێمان پەڕانە و گرفتانە. ئێستا ڕێژەکەی ئێمە ئەکاتە لە 140 جاران، واتە 2120 حاجیمانە بوو لە کۆی زیاتر لە نزیکەی 5000 کەس ئێمە ڕێژەکەمان دابەزیوە. وایتر بەو شێوازە ئەم ساڵ سعودیە 1 ملیۆن فیزا ئادا، عێراق 15000 و شتێک وەرئەگرێ و هەرێمی کوردستانی 2120 کەسی وەرگرتووە، لەو 15000 و نزیکەی 15000 و نیوە شتێکی وا لەو ڕێژەی وەرگرتووە. هەمووان دڵخۆشن و شادی لە چاوەکانیاندا دەدرەوشێتەوە. ماوەی 2 ساڵ بوو بەهۆی پەتای کۆرۆناوە فەریزەی حەج ڕاگیرا بوو. دوای ئەو چاوەڕوانیە زۆرە جارێکی دیکە دەستی پێکردەوە. 4-5 ساڵە بەتەمەین بڕۆین سەفەری حەجکەین ئینشەڵا بەبێەوەی ترخوایسە بە نسیبی کردوینە ڕووین ئینشەڵا لەسەر خێر. وەڵا حەز وەڵا لە خۆشی یا خەری وشای مەریک بین لە خۆشی یاونە پێمان خۆش بوو. هیبرای بەڕێزم شت نییە بەقەیمە خۆش بێت، شت نییە لە دنیای ڕۆشنەوەکەیم ڕێگە خۆش بێت، یاخوا بنسیبی هەموو مسلمانێکی بکات. زیای لە 12-13 ساڵەمە خۆمە نووسم، سپاس بۆ خۆت هەناوم دەرچووە. زۆر دەمێکە ناوە نووسین و 3 ساڵشە بە بۆنەی کۆرۆناوە چاوەڕێبووی ناومان دەرنەچوو، زۆر بێتاقەت بووین. خوای گەورە بنسیبی ئێوەشی بکە و ئەروەڵا هەمیشە دڵخۆشین و زۆر دەمێکە چاوەڕێ ئەم ڕۆژەی ئینشەڵا خوا بنسیبی هەموو مسلمانێکی کا و ئینشەڵا بنسیبی ئێوەشی بکە بەخێر بێن سەر چاو. ئەمساڵ بە ڕێژەی سا 60 پشکی حاجیانی هەرێم کەم کراوەتەوە و لە کۆی 4350 کەس پشکی هەرێم کەم کراوەتەوە بۆ 2120 کەس. بە کۆی گشتیش عەربستانی سعودیە 1 ملیۆن ڤیزەی داوە بە سەردانیکەرانی ماڵی خوددا بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.